بوونەوەیەک لەنێوان هێزی ناوەخۆ و پۆلیسی هەولێر و تۆمەتبارێک ڕوویدا لەو کاتەدا کەوا تۆمەتبار چەند کەسێکی بریندار کرد و یەک لە بەداخەوە پۆلیسەکانی کوشت. پاشی ئەوەی کەوا ئەو حاڵەتە ڕوویدا کوڕێکی تۆمەتباری هەڵاتوو لەلایەن هێزی پۆلیسەوە دەستگیر دەکرێتن تاوەکو 2/12 بەبێ بڕیاری دادوەر لە زیندانی گرتن و گواستنەوەی هەولێر دەبی. پاشەوە ئەمە ئیزراعەتانەمان دەست پێ کرد و هەموو حاڵەتە هەموو ڕێڕەوەکانی لێکۆڵینەوەمان لەگەر ئەو پەراوە کە لە بۆیان داڕشت و ئیشمان لەسەری کرد بە هەموو شێوەکانەوە بێتاوانیویمان سەلماند. بەڵام دادگای لێکۆڵینەوەی هەولێر هەتا ئێستا کە بڕیاری ئازادکردنی داوە و بریکاردارم خۆناغی سێیە لە کۆلیژ، بەڵام بەبێ بوونی هیچ تاوانێک بەبێ بوونی هیچ کردەوەیەکی تاوانکاری ئێستاکە لە زیندانی گرتن و گواستنەوەی هەولێرە تەنها لەبەر ئەوەی کەوا باوکی هەڵساوە بە کوشتنی یەک لە پۆلیسەکانی ئەو شەوەی کە ڕوبەڕوو بوویتەوە و ئەو کردارەش ئەو شەوی لەلایەن پۆلیس و ئەنجامدرا کردارەکە نایاساییە لەبەرەوەی سنوورەکە سنووری بنکەی پۆلیسی ڕاستیە لە چەند مەرکەزێکەوە مدیری بەلدەی هەولێر چووە لەو شوێنە تاوەکو بڕیاری دەستگیرکردنی کەسێک جێبەجێ بکەن، ئەوەش دوور لە یاسا و بە هیچ شێوەیەک یاسا ڕێی پێ نەداوە. کاتی دەستگیرکردنی هەر تاوانبارێک کات و ساتی خۆی هەیە بە یاسا بۆی جاری کراوە، بەڵام ئەوەی ئەمە دەیخینینەوە تەنها لە ڕێبرادەراتیەوە بووە مدیری بەلدەی هەولێر و چەند ئەفسەرێکی پلەباڵا و چەند پۆلیسێک بچن بۆ سەر تۆمەتبارێک کەوا تۆمەتبار هەڵبستی بە زامدانکردنی چەند پۆلیسێک و کوشتنی یەک لە پۆلیسەکان بە احتیاجی خۆشی بەناوێندا بڕواتن و بەبێ ئەوەی کەس دەستگیری بکاتن. دوای ئەوەی کەوا کوڕێکی تۆمەتباری هەڵات و دەکەوێتە بندەستیان و دەیگرن و کوڕەکەش چەند ساڵێک بەر لە ئێستا لەگەڵ باوکی دایکی و باشی جیابوونەتەوە هیچ پەیوەندییان بەیەکەوە نماوە، تەنها ئەوە نەبێتەوە باوک و کوڕن، بەڵام لە کاتی ئێستادا لە گرتن و گواستنەوەی هەولێر و پەراویشی بۆ کراوەتەوە لە نووسنگەی تاوانی کوشتنی هەولێر. یعنی بەڕاستی من پێم سەیرە ئەنجومەنی دادوەری و مافی مرۆڤ کەی دێنە سەرخەت تو لە یەک لە 2011 تاوەکو 2/12 کەسێک بەبێ بڕیاری دادوەر بەبێ هیچ پەراوێکی لێکۆڵینەوە دەستگیر بکرێتن و لە گرتن و گواستنەوەی هەولێر بێ. باشە بەڕێوەبەری ئەو سزنە چۆن قبولی ئەوەی کرد کە ئەو کەسە بێ بڕیاری دادوەر لێ ببینێتەوە. یعنی بەڕاستی ئەو دادگای ئێستا دەیبینن ئەو دادگای زۆرترین نایاسایی تێدا دەکرێتن. ئەگەر هەر کەسێکی شەیە دەڵێتن ئەوە وەنیە فەرمو ئەو کێسانی لە من دەستمدایە ئەو کێسانی لەکرددا هەموو کێسی نایاساییە بە جیرانی بادینان بە ئەجێدانی ڕۆژنامە نووسان بەداخستنی کەناڵەکان بە ئیهانەکردنی کەسایەتێکان ئیهانکردنی کەسایەتی سیاسی و کۆمەڵایەتی و معنەوی بە هەموو شێوەکانەوە لەو دادگایە تەنها بڕیاری نایاسایی دەرەچێتن. ئەگەر بڕیارەکە یاساییە بە سەرۆکی داواکاری گشتی بە سەرۆکی ئێستئینافی هەولێر بابێتە سەرخەت باس لەوە بکاتن کەوا ئەو تۆمەتبار ئەو کەسە بۆچی گیراوە لە پێناو چی گیراوە ئاخر لە چی دنیا بووە باوچێک تاوانێک ئەنجامدا ڕۆڵەکەی دەستگیر بکرێتن لە خوێندن بێبەش بکرێتن لە باوشی داچی بێبەش بکرێت بە بێبوونی هیچ تاوانێک. بەڵێ ئێمە وەکو خۆمان ئەو ئیزراتە قانونیانەی کە لە دادگای لێکۆڵینەوە کراوە ئێمە تەمیزمان کردەوە، بەڵام لە دادگای تاوانی سێ لایحە تەمیزەکەمان ڕەت کراوە ئیزراتی لە بەرامبەر بکرێتەوە لە لێکۆڵینەوەی هەولێر. ئاشکاکەم کەسن لە ڕووی یاساییەوە ڕێگەی پێدراوە کەسێک لە زیاد کەسێک دەستگیر بکرێەوە ئەم بابەتە ئەم کەیسە چەند بابەتی ناسایی تێدایە بەبێ بڕیاری دادوەر دەستگیر کراوە کوڕانی لە جیات کەسێک دەستگیر کراوە چەند بابەتی ناسایی ئەوە تەواو نایاساییە دەژی ئەو کاتێک کە چوونە سەر ئەو تۆمەتبارە کە دەژیر دەکەن ئەوەش نایاساییە. بەڵام ینی سەیرە باوکی تاوانی کردووە بەناو ئەو هەموو ئەفسەرە پلەباڵایە داڕۆیشتووە بە ئاسانی خۆی بەناو هەموو بازگا ئەمنیە بەناو هەموو تۆقە ئەمنیە توندەی کە لە شاری هەولێر باز دەکرێ هەیە تاوانێک کردو ڕۆیشتووە تەنها منداڵێکیان گرتووە کە لە کۆلێژە مەرحەلە سەی کۆلێژە کە کوڕی ئەوە، بەڵام چەند ساڵێکی زەبی جیابوونەوە لەگەڵ دایکی ئەنجامدراوە و پێکەوەش ناژین لە کاتی ئێستادا. پاسای گرتی ئەو کوڕی دوای ئەوەی کەوا ئەمە ئەو ئیزراتانەمان دەست پێ کرد و کۆمەڵێک ڕێکاری یاساییمان دەست پێ کرد و باسمان لە هەندە حاڵەتی کرد لە 2/12 هێنان وتەچیان لێک لە ئەفسەرەکانەوە گرتووە کە گوایە لە شوێن ڕووداوەکە بوونی هەبووە. باشە لە شوێن ڕووداوەکە بوونی هەبوو بەوێ داچوانی حاڵەتێکی زۆر تەبیعیە. ئەو نووسراوی بۆ کۆڕە کراوە و نووسراوی بۆ کۆمپانیا ئاسیا کراوە دەڵێ هیچ پەیوەندێک ئەنجام نەدراوە لە بینی ئەو دوو شەخسە.
لە کامرەی چاودێری شوێنی ڕوودا بە هیچ شێوێک ئەو کەسە بوونی نییە بەڵام تەنها مەسەلە شکوریە دەرێ پێت دەوەستم ڕناوەستم تەنها ئەویان کردو هیچ کە لە گۆڕێنیا و بە وەزارەتی ناوخۆ پێویستە بچیتن ئەفسەرەکانی ڕاهێنان پێ بکات نەوەکو خەڵکەشی بگریتن کەەوە تاوانشی ئەنجام درا بە ناویدا ڕۆیشتووە ئەگەر بێتاوانە بە چ مادێک قانونی بژیراوە خۆی مادەی 406 قانون عقوباتی عراقی لەسەر کراوەتەوە لەبەرەوەی کە تاوانی کوشتن ئەنجام درراوە بە بیانووی ئەوەی کەەوە یارمەتی باوکی داوە مەسەلەی قسەکردنەوە ئەوە دایکی جیاوەتەوە لە باوکی هیچ پەیوەندێکی ئەویان نەماوە ماڵیان جیایە بەڵام تەنها چەند جارێک چووە وەکو کە بژێوی لێوەربگریتن بە بڕیاری دادگا و لە باتی ئەوە لە جێبەجێکردنی هەولێر بیداتێت چەند جارێک چوە بۆ وەگرتنی بژێوی ژیانی خۆی کە وەکو کوڕی ئەو کەسە